لێکچوونی منداڵەکانمان یاخود زۆر جار کەسەکان لەناو کۆمەلگایە ڕوخساریان لێکتر ئەچێ یاخود زۆر جارەگەر لەناو نیشتیمانێکە یەکێکمان لە یەکێکمان نەچین کاچینە شوێنێ لە کەسێکی تر ئەچین ئەم شوبهانە بۆچی ئەگەڕێتەوە و ئەو مناڵانشی کە تازە سەرەتا لە دایکە بن لەناو خێزانێکە لەناو عایلەیەکە لەناو کەس و کاری خۆیانە هەندێکیان ئەگەڕێنەوە بۆ ماوەی دەموچاوەکان ڕوخسارەکان یان لە باوکێکێ یان لە دایکێکێ ئایا ئەمانە چی کاریگەریەک بەجێ هێڵە و لەگەڵ تەمەنیە ئەم لێکچوونە ئەمێنێت یاخو گۆڕانکاری بەچراچێ لە کۆمەلگای ئێمە تا چەند لەسەر ئەم بابەتە گفتوگۆ کراوە لێکچوونەکان تا چەند لەناو کۆمەلگایە گفتوگۆی لەسەر ئەکرێ ئێمەش ئەمڕۆ زیاتر ئەم پرسیارانە ڕوونترەکەینەوە و لە ڕووی مناڵ و لە ڕووی گەورە و لە ڕووی ئەو کەسانەشی کە لە شوێنێک و بۆ شوێنێکە بەڵام ڕوخساریان لەیەکەچێ گفتوگۆ لەسەر بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ساڵح سعید سەرۆکی ڕێکخراوی کۆمەلگەی نوێ کە بە ڕێزان ئێستا لە لای ئێمە میوانە مامۆستاجان زۆر بەخێر بێبانی سەرەتا بەس بە دەوت تێبگەی بزانین لێکچووەکان مەبەستمان چییە شێوازی ڕوخزانەکان بۆچی ئەگەڕێتەوە بەڵێ بەناوی خۆی بەخشندەی مهرەبان طبعا ئەم بابەتی لێکچوون و ئەوە بابەتێکە پێم وایە ینی لە ڕووی ضرورەتەوە کە ئێمە قسەی لەسەر بکەین لەواچێ زیاتر بەراوردیەکانمان باس کردا پێم باشتر بوو بەڵام باسی لێکچوون حتمما ئەمە پەیوەندی بە جینەوە هەیە پەیوەندی بە کڕۆمۆسۆمەکانەوە هەیە و کە تەواو بابەتێکی طبیە بەڕاستی پێم وایە لەو ڕۆوە بەڵام لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە گەر ئێمە قسەی لەسەر بکەین طبعا ئەم لێکچوونە مەسەڵەن مناڵ جاری وایە لە خاوانێکێ یان لە ماوەکانێکێ یان لە کەس و کار لە کەسانێکی ترەچێ یاخود لە ڕەمزێکی کۆمەڵایەتی ئەچێ زۆر جار ئەمانە هەندێک جار ئیجابیە بە ئیجابی ئەشکێتەوە بەسەر مناڵەکەیە هەندێک جاری بە سەلبی ئەشکێتەوە بەسەر مناڵەکەیە خۆ ئەگەر ئەو کەسێک کە ئەو لێچوانەی بۆ دروست ئەبێت مەسەڵەن کەسێکی بەتوانا بێت پاڵەوانێک بێت بەهرەمەندێک بێت کەسێک بێت بەتوانا بێت طبعا ئەمە کاریگەری ئەبێت لەسەر ئەم مناڵە بە شێوەیە کە هەمیشە هەوڵەدات لە سلوک و هەڵسوکەوتەکانیشە لاسایی ئەو بکاتەوە بەم شێوەیە یعنی بە جۆری لە جۆرەکان خۆڕێخستنەوەیەک دروست ئەکا بۆ خۆی بۆ ژیانی خۆی بەڵام طبعا ئەمە لە تەمەنێکی بچووکە هەستی پێ ناکرێت معلومە لە جەنابتان مناڵ خاصن لە تەمەنی مناڵیە کۆمەڵی گۆڕانکاری بەسەرێت ینی تۆ ئێستا کاتێک کە مناڵێک لە دایکە بێ هەر یەکسەرن لە دایکێکێ یاڵن لە باوکێکێ بەڵام هەر لە ماوەی 6 مانگی یەکەمە چەندین جار گۆڕانکاری بەسەر دێت ینی ئەوە ئەو گۆڕانکاریانە تەمان وەکو عەرزمکردن پەیوەستە بە ینی پێکهاتی مناڵەکەەوە کە خوای گەورە خۆ بۆ شێوە دروستی کردووە سورعەتێک لە نمووە هەیە یعنی ساگە تێبینی بکەین مناڵ لە نۆمانگ و نۆڕۆژی ناو مناڵانی دایکە زۆر بە سەریعی گەورە بێت چۆ لە مەسەرەن لە شتێکە کە بە چاو نابین لێ بەڵام لە ماوەی 9 مانگە ئەبێتە 3 کیلۆ و 4 کیلۆ بەڵام مەسەرەن کاتێکە لە دایکە بێ ئەم نمووە هێواشە بێتەوە لە ساڵی یەکەمە مەسەرەن تۆزە سەریعە بەڵام دواتریش خێواشتریش دەبێتەوە جەما مۆستا ساڵح ئێمە ئەبینین هەرم بابەتی مناڵانە ئەگەر باسێکی لێ بکەین زۆر جار دایک و باوکەکان بەداخۆ تۆزێک بە تەشان نەجەوەری ئەگرن بۆ نمونە ئەڵێ مناڵەکەت شێوەی باوکی ئەیا خاتونەکە زۆری پێ ناخۆش ئەڵێ دێ هەر من هیلاکێکم بۆ ماوەتەوە یان بە پێچانەوە هەندێک جار بۆ نمونە باوکان ئەبینین بەتایبەت حەز ئەکەن کوڕەکانیان لە خۆیان بچێت ئێستا هەڵسوکەوتیان بێ بە شێوە بێت یعنی لەسەر ئەمە حساسیەتێک هەیە بەداخەوە چۆن بکرێت بۆی کەم حساسیەتە دروست نەبێت لەناو خێزانەکانە کە دواتر مناڵەکەش هەر تووشی ئەم بابەتە نەبێت و ئەو شتێوە نەگلێ خۆی تەبانێ ماگەر بڕۆینە ناو باسی سیستمی پەروەردەیی خێزانیەوە پێم وایە لێرەیە ئەبێ وەقفەی لەسەر بکەین و هەڵوێستەی لەسەر بکەین کاتێکە دایک و باوک یان ژن و پیا و کاتێکە ئەچنە ناو پرۆسیا و سەرگیریەوە هەردووکیان ڕێگیانێکی بەرپرسیارەتیەوە چەند ناو پرۆسەکەەوە و بەگیانی ئەوە کە ئەویان بێ بە دایک و ئەوش بێ بە باوک ئەم حس و هەستەکە لە بین لە ناخی هەردووکیانە هەیە ئەبێ بەرپرسیارەتیان بۆ زیاد بکات یعنی نەچنە ناو دوو بەرەوە یان دوو خەندەقی جیاوازەوە سەنگەر لە یەکتری بگرن ئەبێ هەردووکیان لەم ڕۆژانە برادێک ڕخنەیەکی لێگرتم لە شتێکماکە تەڵم لە مەجای خێزانیە 6 کتێبمان تۆمار چاپ کردووە
هەر لە هەڵبژاردننی هاوسەری ژیانەوە هەتا ئەگاتە بوون بە باوکۆوانە ینی معادلەیەکم باس کرده بوو لە طبعا بەڕاستی من لە کارشناسێکی ئێرانیم بیست زۆر بەلامەوە جوان بوو خۆشم ینی چۆن بڵێ زیاتر ترشوی خۆم پێوە کرد ئەوەڵێ پرۆسی هاوسەرگیری پرۆسەیەکی لێکدانە کۆکردنەوە نییە یعنی یەک کەڕەت یەک ئەکاتەوە یەک کۆیەک نییە بکاتە دوو یعنی نابێت دوو کەسی جیاواز بن ئەبێم دوانە حاولە بکەن لە ناو یەکا بتوێنەوە باسەکەلەوە نییە شخصیەتیان بتوێتەوە باسەکەلەوەیە کە ببنە دوو چۆن شاعیرەکە ئەڵێ ئێمە گیانێکی لە دوو دەستەدا یعنی کەواتە ئەبێ ئەم دوانە بەو حسەوە مامەڵە بکەن کە بەو هەستەوە مامەڵەیان کرد ئەو کاتە ینی پەروەردەی مناڵەکە بە شێوەیەکی جوان پەروەردەیەکەن لەو حاڵەتەدا ئەو لێک چواندنە سلبی نابێ مەسەرەن زۆر جار بەڵام ئەمە کێشەی گەوری دروست کردووە لە خێزانەکانە جار هەبووە مەسەرن هەر لە ناو کوردواریە هەیە ئەڵێ لە چێ چاوەکەی ئەڵێ لە خاڵە چاو جوانەکەی لە چێ چێلوتەکەی لە مامە نابووتەکەی ئەمە ناو خەڵکە ئەمە بیسووە من بۆ خۆم ئەمە ئەم جۆرە مامەڵەکردن سلبیە بەڕاستی ئەبێ لای ژنی شولای پیاویش هەموو لا جوان بن بێکەوە ئەنجا جوانی خولوقە جوانی ینی هەندام و جەستەی ئینسان نییە بەڕاستی ینی لە دیمانەیەکە باسی مەسەلەی ڕخنە هاتە پێشەوە ئایا ئینسان ڕخنە لە یەکترێگرێ ئینسانەکرێ ڕخنە لە سلوکی ئینسان بگرێ بەس ڕخنە لە خەڵقی ئینسان نابێ بگرێ بەڕاستی کە بەدەست خۆیەوە نییە مامۆساوت ئەو بابەتەی تۆ زۆر گرنگانی زۆر جار هەر لە ناو خێزانێکا کە تۆڵێ بێ و باکودایکە توا بێتنەوە یانی یەک گیان بن کە مناڵە بەخێوەکەن کە یەک گیان بەخێوی کرەزانێت چۆن بەخێوی بەتاکید زۆر جا سێرەکەی سێ مناڵ لە خێزانێکە دوو خوشکەکە زۆر لە یەکەچن ئەمە بابچینەوە سەر لێک چوون باسی دوو خاڵی زۆر گرنگە لایانی ئەرێنی و لایانی نەرێنیشی بەداخۆ لای نێرێنەکە تۆ زێباڵی کێشاوە بەسەرێمیان بۆ لەبەرەوەی ئەم دوو خوشکە برایشانەیە لەو ناچێت هەمیشە تانە لەسەر ئەوە هەمیشە قسەی ناشرین بەوت هەمیشە قسەی نەشیاو بۆ درێژتی ئەم تۆ ئەو لەوە چێت تۆ ئەو لەوە چێت تۆ ئەو لەوە چێ ئەمە هەستەکەی کۆمەڵی کێشەی دەرونیش بەچیاڵە لە بەتاکید وایە کەواتە لێرەیە ڕۆڵی دایک و باوک لەم نێوەندایە چییە هاوسەنگیەکە چۆن بپارێز قسەکە ئەوەیە ڕۆڵی دایک و باوک هەر سەرەتا ئەبێ هەستی بەرپرسیارەتیان هەبێ ئەمە خاڵی یەکەمە خاڵی دووهەم بەڕاستی ئەبێ هەست بۆ بکەن کە ئەم مناڵە یەکەم جارێ نە لێکچوونەکە نە لە دروستکردنەکە نە شێوازەکە لە دەستی ئەوانانە یعنی ئێستا من بەدەست خۆم نییە ئاوام خواوای لێ کردو بەڵام ئەتوانم سلوکم بەدەستی خۆمە هەسوکەوتم بەدەستی خۆمە ئەم مناڵە کە لە فڵان کەس ئەچێت بەدەستی خۆی نەبووە بەدەستی دایک و باوکەکەش نییە بەڵام پەروەردەکردنەکەی هەسوکەوتکردنی دروستکردنی پەروەردەییەکەی بەدەستی دایک و باوکەکەیە ئەتوانن دایک و باوکەکە بە شێوەیەک یعنی ئەرکی دایک و باوکەکە ئەرکی پەروەریشاریە ئەرکی ئەوەیە کە هەڵسن بە یەکەم جار ینی لە خۆیان و دەست پێ بکەن چونکە من چەند جارە مەماوتووە مەسەرن بەداخەوە مەسەر کاتێکە یەکێکە چێت مۆڵەتێکی شۆفێری وەرەگێ 500 پرسیارە سە بۆ تەوابزانام 600 پرسیاریش 600 پرسیارە بێ لەبەر بکە وەڵامی باتەوە ئەبێن مرەیەکی باشیش بێنێ ئەنجا دەرەچێت و ئەبێ پراکتیکیش ینی تاقیکردنەوە بکات ئەنجا ئەڵا دوای ئەوە بڕاتە بەڕێوەبرایەتی هاتوچۆ ئەنجا مۆڵەتی دەنێ بۆیش بۆ ماوەی 5 ساڵە دوای 5 ساڵەکە بێت تازەی بکاتەوە ئەبێ فەحسی چاو بکاتەوە ئێمە بین بە دایک و باوک بەبێ هیچ فەحسێک ئەچینە ناو پرۆسی هاوسەرگیریەوە بەبێ هیچ فلترێک بەڕاستی کە پرۆسەیەک شەکان مردنە کە زۆر گەورەیە ینی بەڕاستی باوکایەتی زۆر گەورەیە دایکایەتی زۆر گەورەیە پێویستی بە یعنی چۆن بڵێ چەندین دەورە هەیە بەڕاستی پێویستی بەوە هەیە کە حتا ئەم پێم وایە مەسەرەن مناڵ کاتێکە ئەنێردێت قوتابخانە مەفروض بوو لە قوتابخانەکانەوە دەورەی تایبەتی هەبێ بۆ دایک و باوکەکان بۆ شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەو قۆناغەیە کە مناڵەکە ئەچێتە ناو قوتابخانەوە بەداخۆی ئەمەمان نییە لەبەرەوە ئەو باسی لێکچواندنەش ینی کە ئەو لەو ئەچێ و لەو ناچێت یعنی بەڕاستی شێوازی مامەڵی دایک و باوکە شتەکە ئەگۆڕێ لە ئیجابی بۆ سلبی لە سلبی بۆ ئیجابی ئەبێ بەجانی بەرپرسیارەتیەوە سەیری ئەم بابەتە بکەن بەجانی ئینتیقاد و تۆڵەسەندنەوە و یا تووڕەبوون و یان ڕخنەگرتن جاری وایە بە سلبی ئیشکێنێتەوە بەسەریا تۆ هەر لە برا عجوولەکەی خۆت ئەچیت هەر لە مەسەن خوشکەکەت ئەچی هەر لە پورەکە ئەوە هەر زانیم لە پورەکەت ئەچی ینی ئەم جۆرە مامەڵەیە ئەمە
ینی شکست بە کەسایەتی مناڵە هێنێ بەڕاستی شکست بە تواناکانی ئەهێنێ شکست بە ئەو بەهرە و شتانی کە خوای گەورە پێی بەخشیوە هەموو ئەمانە ئەکوژێ لەنا ئەو مناڵەیە ئەبێ بەڕاستی ئەگەر مەسەرەن لێکچواندنێکیش هەیە بۆ کەسوکارە یان لە ناو خۆیانە دوو خوشک و دوو برا لەیەگەچن یا ینی خوشک و برایەگا و دوو خوشک لەیەگەچن ئەمە ئەبێ بە ئیجابی وەری بگریت زۆر جارۆکو ئەرزم کردن چۆن مەسەن ئێستا جاری وا هەیە کەسێک گەڵن لە فڵان سەرکردە ئەچێت لە مێژووە یا مەسە هەتا ناونان بۆ ناونان لێک چواندنە کاتێکە فڵان کەس کوڕەکەی ناوەنێ محەممەد بە ناوی محەممەد پێغەمبەر سەلامی خوا لەسەر بناوێنێ بە ئومێدی ئەوەی کە بێتە یەکێک لە شوێن کەوتوانی ئەو هەڵگری ئەو سیفەتانە بێت کە ئەو وەریگرتووە یا مەسەن ناوێنە سەلاحەدین یا هەر ناوێکتری لێنێ یا ناوی شۆڕ جێڕێکی لێنێ بە ئومێدی ئەوەی کە جۆرێک لە شەجاعەت و ئازایەتی و نەبەردی هەڵی گرێت ینی بەڕاستی لەبەرەوە ئەو لێک چواندنانە ئەکرێ ئێمە بە ئیجابی وەری بگرین ئەکرێ مەسەن وا مامەڵی لەگەڵ بکەین کە ئەم کەسە بتوانێت ینی هەڵگری ئەو سیفەتانە بێکە کەسەکەی بەرامبەرتیاتی یاخو بە پێچەوانەوە ئەکرێ ئەوەی کە لی ئەچێت کەسێک بێت ینی لە هەندێشتان بۆ کۆڵێ ئاستی نزم بێت ئەکرێ ئێمە مەسەلەن تەنمیەی تواناکانی تری بکەین گەشە بە تواناکانی تری بدەین ئەو خاڵە سلبیاتانەی کە لە لێکچووەکەیە هەیە نەیهێڵین لەما هەوڵی بدەین مەسەرەن کەمیکەینەوە بۆ ئەوی کە لە خاڵە ئیجابی و بەخۆتەکان لەما بەهێز بکەین جامە مۆستا ساڵح ئەمە باسی خێزانمان کرد ئێمە هەنێک جارم بابەتە بەرەو کۆمەلگاش تەنانەت باڵە کێشێ کەسی وامان هەیە بۆ نمونە بەڕەواڵات لە کەسێکی مەحبوب ئەچێ ئەبینی دەرفەتی کاری پێ ئەدرێت زۆر خۆشەویستە بەڵام خوانەکە بە پێچەوانەکەیەوە بێت لە کەسێک بچێت کە بۆ نمونە پەسەند نیە لای زۆربەی کۆمەڵگا ئیتر ئەبینیت هەر لە خۆیەوە بێ ئەوەی کە ئەو کەسە بناسن شتێکی ناخۆش لە دڵی هەمووانە هەیە بەرامبەر بەو کەسە تەنانەت نەشیان ناسیەوە لەنە کار بکاتە سەر دەرفەتێکە پیشی ئەدرێ ئەم دیدگای کۆمەلگایان لەسەر ئەوەی کە پێش ئەوەی کە تۆ کەسێک بناسیت بە حکمی لێک چواندن بڕیاری لەسەر نەیدادوەرینەکەی ئەمە چۆن ئەتوانێت هاوسەنگی تیا دروست بکرێت بابەتێکی زۆر گرنگە حتمما کاتێک کە ئینسان ئیش ئەکات مامۆسا شێرزاد پێش من باسی کتێبخانە بوو وابزانم بەڵێ و باسی یاسای کرد هەموو شتێک یاسای خۆی هەیە ئەوی ئیشارەتی بەوە کرد کاتێکە تۆ مەسەرەن شێوازی مامەڵەکردن دیارەکی لەگەڵ هەر کەسێکە یاسا و ڕێسای خۆی هەیە بەڕاستی ناکرێ ئینسان بە شکر و شێوە حکم کات هەروەکو چۆن مەسەرەن ئێمە لە قانونە شتێکمان هەیە باسی عقوبەی فعل دەکرێت عقوبەی زات نادرێت کەسێکە فڵان کاری ئەنجام داوە لەبەرەوە نییە ناوی فڵان کەسە بیعینیهی عقوبەی ئەدەی لەبەرەوەی ئەو کاری ئەنجام داوە ئەو کە فعلەی ئەنجام داوە عقوبەی فعلەکە ئەدرێت ئەگینا چەندین ناوی تر هەیە هەروەکو ئون و ئازادن نەچوونە بەندی خانەکانەوە وانە لەبەرەوە کاتێک کە فڵان کەسێک لە فڵان کەسی تر ئەچێت محبوب نییە تۆ مامەڵەی بەو جۆرە لەگەڵا بکەی کە بە نامەحبوبی مامەڵە لەگەڵ بکەی ئەمە ئیجحافە بەحەق ئەمە پێشێلکردنی مافە بەڕاستی لەبەرەوە ئەبێت تۆ پێوەرت هەبێ کاتێکە منەچمە دایرەیەک فەرمانگەیەک کۆمپانیایەک داوای تەعینا دەکەم داوای ئیشێکەکەم یعنی ئەو نابێت لە چکڵ شێوەم بڕوانەیە ئەوە بێت لە ئەدا و لە توانای من بڕوانێ ئەبێ پێوەری هەبێ بۆ ئەوەی کە کەسێک لەو کۆمپانیایە لەو دایرەوە لەو فەرمانگەیە ئیشەکات یعنی ئێستا من لە یاساکانە لە باسی یاسای ڕاژەی خزمەتگوزاری بڵێن خزمەتی عێراقیمان هەیە قانون الخدمە المەدەنیە لەویان مەسەرەن دیاری کردووە مەسەرەن کەسێک کە بێ بە موظف کۆمەڵی مواسفاتی هەیە ئەبێ 18 ساڵی تەواوکەوێ ئەبێ عێراقی بێ ئەبێ ئەوە بێ ئەبێ مەسەرەن خەریجی ئەوێ بێ یعنی بۆ هەر شوێنێک بۆی دیاری کردووە ئیتر دیاری نەکردووە مەشغوڵ شێوەی چۆن بێ باڵای بەرز بێ نزم بێت جوان بێ ناشرین بێت ڕەش پێز بێ سپی پێز بێت ئەمە دیاری نەکراوە توانە و ئاستی ڕۆشنبیری توانە و ئاسی ڕۆشنبیریە لەبەرەوە ئەوەی کە جەنابەت فەرموود ئەوە بەڕاستی ئەبێ بە پێوەرە کۆمەڵایەتیەکان بە پێوەرە زانستیەکان بە پێوەرە ئیداریەکان مامەڵە لەگەڵ ئەو شتانەیە بکرێت نەک بە پێوەرێکی یعنی شکر و شێوە مامەڵی لەگەڵا بکرێت وەڵام فڵان کەس جاری وا هەیە مەسەن کەسێک تۆ پێشەوەی لەگەڵ یا تێکەڵ ببیت هەستەکەی کەسێکی لەوانەیە زۆر تووڕە بێت
بەڵام کاتێک کە تێکەڵیەبی بام وەڵا زۆر جیاوازە لەو ڕۆیکە لەو شغل شێوەی کە تۆ سەیری هەمیشەش ئەومان بەرەکەوێت وانێ قوربان مامۆستای خاڵیکە هەیە زۆر گرنگە پێم خۆشە بەڕێزە تۆزێ شیکردنەوە بێ لەسەری یعنی بەڵێ. زۆر جار مناڵ باجی دایک و باوکات یعنی زۆر جار لە ناو سیستەمی خوێندنە من بەرچای خۆمەوە تومەوە توێتیەوە تۆ کوڕیمان مامۆستای باوکت کەسێکی ئەمەنە ئارام و لەسەرخەوە ئەمە ئەجولیە لە چۆ هێنەوە سێرەکەی ئەمە شکاندنێکی ئەمە ناڵێ یاخو بۆ ئەمەنە تەمەڵی تۆ دایکە دکتۆرە تۆ دایکە بەم شێوەیە پەروەردە بووە ئایا ئەمە ڕێگایکی تەندروستە بۆ پەروەردەکردنی مناڵ من پێی بڵم کە تۆ باوکت مامۆستای بێت تۆش وەکو ئەو بیت یاخو چۆن مامەڵی لەگەڵا بکەیت کەمانە دیاردەی ڕۆژانە بەر بەڵێ ئەوە بەتاکید ینی هەن نەک لە قوتابخانەکان لە کۆمەڵگە شاوە هەیە لە زۆربەی بوارەکانی تریشا ینی ئەو مامەڵەی ئەکرێ بەداخەوە ئەوە مامەڵەیەکی ناتەندروستە بەڕاستی چونکە بەڕاستی تۆ ئەم هەر کەسێک وەکو خۆی لەدایکە بێ وەکو توانەکانی خۆی ژینگەکە توانەکانی بۆ دروست دەکات ناکرێ مەسەڵەن ئێستا مەسەڵەن ئەگەر ئێمە بڕۆین بۆ یەکێک وەکو ئەدیسۆن وەختی خۆی مناڵێکی تەمەڵ بووە لە قوتابخانەیە دەریان کردووە چەند جار ینی بە نامۆ نردویانێتەوە ئێمە ئەمە قوتابخانەی بیرکۆڵەکان نییە ئاخرجار بە نامەی فەسڵەوەی نێرنەوە دایکی هەر کۆڵ ناداڵێ کوڕم ئەوان تۆ ناناسن مامۆسای بۆ باتە ماڵەوە هەتا ئەگاتە ئەوەی کە ئەو ئەدیسۆنە دەرچێکە دەرچوو ینی لەبەرەوە لە ڕاستیە ناکرێ مثلەن تۆ بڵێ وڵا مادام باوکت مهندیسە بێت توش مهندیس بیت تۆ دکتۆرە بێت دکتۆر بیت هەر کەسە و خی گەورە بۆ شتێک دروستی کردووە ئەنجا جگەلەوەش مەسەرن ئێمە قاعدی قانونیش و قاعدێکی قورئانیشمان هەیە ولا لا تزر وازرة وزر أخرى کەس تاوانی کەس هەڵ ناگرێ کەس سەر تاوانی کەس عقوبە نادرێ بەڕاستی لەبەرەوە ناکرێ مەسەرن تۆ پێوانەی مناڵی بکەی لەسەر دایک و باوکەکە جاری وایە مەسەرن دایک و باوکەکەی خراپە بە پێچوانەوەیە بە پێچوانەوەی کە جەنابەت فەرمووت دایک و باوکەکەی خراپە مناڵ زۆر چاک دەرەچێت یخرج الحي من الميت لە مردوو زیندوو دروست دەکات لە ماڵێکە یعنی لە باسی تەسیری خێزانایە لە پەروەردەی مناڵا و لە کەمکردنەوەی تاوانەکانە لەو ڕۆژۆ کە یەکێکە لە یاساناسانی ئەمریکی باسی ئەم بابەتەمان بووکە کە باسی خێزان و ئاسار و شوێنەواری خێزان لەسەر تاک و لەسەر پەروەردەی تاک باسەکە یعنی لەسەر بنەماڵەیەکیان کردووە تقریبا گەیشتوتە 720 نەوە لەسەر و بنەماڵەیەک بەڵام لەکەم جا دایک و باوکەکە خراببوون ئەویان ئالوودە بۆ بە مادە هۆشبەرەکان و بە کوحول و بەو جۆرەشتانە ئەوی تریشان دڵڕووی جەنابتان بە دەعارۆ بە کۆمەڵەشتی تر دوجار ئەو مناڵانی لیان کەوتوتەوە لەو سلسلەیە 120 مجریمی قاتلی تیا دەرچوە 100 دزی تیا دەرچوە و 100 ئەوی تری تیا دەرچوە کەمێک کەم ماوەتەوە بەڵام مەسەر ئەمانەش دەرچوون ئینسانی باشی تیا دەرچووە سەکە لەوەیە کە ناکرێ ئێمە نەکەس حکمی بەسەرا بین لە ڕووی تاوان و لە ڕووی خراپەوە لەسەر کەسوکارەکانی پێشووی باوک و دایکی و ناشکرێ بەڕاستی کەس خەڵات بکرێ لەسەر دایک و باوک و کەسانی پێشووتری خۆی هەر کەسە خۆی هەڵگری فعل و کار و کردەوەی خۆیەتی بەڕاستی لەبەرەوە مامەڵی لەو جۆرە لەگەڵ مناڵێکە بە تایبەتی لە قوتابخانەیە یا لە سیستمی پەروەردەیە پێی بڵێ مەسەڵەن تۆ باوکت مامۆستایە دایکت مامۆستایە یعنی هەر ئەو خۆی پێی ناخۆشە هەر مناڵەکە ئەسەن هەست بە شکاندن ئەکا من وەکو خۆم ئەڵێ من وەکو خۆم بژیم نەگۆکو دایک و باوکم وەکو خۆم لەسەر پێی خۆم بوەستم هەر کاتێ مناڵێک توانرا لەسەر پێی توانی لەسەر پێی خۆی بوەسێ و هەر دایک و باوکێکیش توانیان مناڵێک وا لێ بکەن لەسەر پێی خۆی بوەسێ و هەر مامۆستا و قوتابخانەیەکیش توانیان مناڵ وا لێ بکەن لەسەر پێی خۆی بوەسێ بیر لە خەڵکی تر نەکاتەوە چاو لە خەڵکی تر نەکا هەرچەند تەمانەمە تەسیراتی خۆی بمانە نێوامێت ینی بەڕاستی پێم وایە هەم ئەو دایک و باوکە هەم ئەو خێزانە هەموو قوتابخانەی سەرکەوتووە بەڵام ئەگەر بە پێچەوانەوە بوو بەڕاستی ینی ئەبێ مراجعی خۆیان زۆر سپاس دەکەین مامۆستا ساڵح زانیاریەکانت زۆر بەخێر